یەک وشەیە کە لە دەمە دەرەچێ تاوانەکەی لای خوای پەروەردگار لە دزین، لە کوشتن، لە زینا، کامانە تاوانی زۆر گەورن، کەسمان جورئەتی ناکەین ئامانە بکەین. بەڵام ئەو وشە زۆ بەداخەوە لە دەمی من دەرچووە، لە دەمی تۆش دڵنیام 100% دەرچووە و خەڵکێکی زۆر بە ئاسایە بینن. لە کاتێکە تاوانەکەی لە لای خوای پەروەردگارە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرمێ ڕیبا 72 بەشە، کەمترین ڕیبایەک بیخۆی تاوانەکەی لای خوای پەروەردگار وەکو چی وایە؟ وەکو بڕۆیتە لای دایکت. بەڵێ ئەی ئەفەرمێ چی لە کۆتایی فەرموودەکە ئەڕبە ڕیبا، گەورەترین ڕیبایە کە بیخۆی چییە؟ ئیستیطالەة الرەجل فی عرضی ئەخیه، گەورەترین ڕیبایەک تۆ بیخۆی دیتیە لە دەمدرێژیکردن لە عێرزی برایەکی موسڵمانت، غەیبەتی کەی، لە شەئنی کەم کەی تۆ باسی کەی بە خراپە. بەڵێ ئەوە تاوانی غەیبەتە، تاوانەکەی بەم شێوازەیە. من لەمەوە دو هەوڵە دەم غەیبەت نەکەم، تۆش بەڵێن دە بەخوای پەروەردگار و لەسەری بەردەوام بە ئەم تاوانە گەورانە لەناو سجلی ئەعمالمان نەنووسێ. سەلام عەلەیکم.